بەڕێزان ئێمە لێرەدا یاداشتی دەستەکە بە کوردی و دوا بەدوای ئەوە بە زمانی عەرەبی دەخوێنرێتەوە. کەم و کورتی و کێشەکانی نەخۆشخانەی هیوا. بەڕێزان پەرلەمانی کوردستان، لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان، وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، ڕێکخراوی تەندروستی جیهانی لە نەتەوە یەکگرتووەکان. بەڕێزان ئێمە دەستەی داکۆکیکاران لە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی، ڕێکخراوی ژنان، ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کەسایەتی پێک هاتووە کە لێرەدا کێشەکان دەخێنە ڕوو. یەکەم، نەبوونی بڕی پارەی پێویست ماوەی 5 مانگە بڕی داهاتی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە خەرج نەکراوە. ئەمەش بۆتە هۆکاری ڕێگریکردن لە کڕینی دەرمان. کڕینی ئامێری پشکنین و کەم و کورتیەکان دەبنە هۆکاری مردنی هەندێک لە نەخۆش کە دەکرێت ڕێگری لە مردنیان بکرێت. خاڵی دووهەم، نەبوونی دەرمانی چارەسەر ژیانی نەخۆشەکان دەخاتە مەترسێکی گەورەوە. ئەمە لە کاتێکدا لە 95 نەخۆشەکان توانای داراییان لاوازە و توانای کڕینی دەرمانی شێرپەنجەیان لە دەرەوە نییە. گەر دەرمانەکان لە کاتی خۆی داوەر نەگرن ژیانیان لە مەترسیدا دەبێت. جگە لەوەی کە دەرمانی شێرپەنجە نرخێکی گرانە و هەموو دەرمانەکان لە ناو سلێمانیدا دەستەبەر نین. جاری وا هەیە نەخۆش ناچار دەبێت بە نرخێکی گران دەرمان لە بەغدا یا لە وڵاتانی دراوسێ پەیدا بکات. هەروەها ڕێگریکردن لە نەخۆشخانەی هیوا بۆ کڕینی دەرمانی ئازارشکێن بووەتە هۆی ئەوەی نەخۆشەکان بەدەست ئازارەوە بناڵێنن. خاڵی سێهەم، کێشەی ئامێرەکانی سیتیسکان و MRI زۆر جار لۆدی زۆریان دەچێتە سەر و بەکارهێنانی ئەو ئامێرانە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی و چارەسەری نەخۆشەکە بەکاردەهێنرێت، دەبێتە هۆکاری وەستاندن و لە کارکەوتنیان. ئەمە جگە لە دەستەبەرنەبوونی ئامێری چارەسەری تیشک لە سەنتەری ژیانەوە کە سەر بە نەخۆشخانەی هیوایە و ڕۆڵێکی گرنگی لە چارەسەری نەخۆشی شێرپەنجەدا هەیە. لە ئێستادا تەنها 2 ئامێر لە نەخۆشخانەکەدا هەیە و زۆرینەی کات لەبەر لۆدی زۆر یەکێکیان لە کار دەکەوێت، تەنانەت دوای چارەسەرکردنیشی هەر لەبەر زۆری بەکارهێنانی دووبارە لە کار دەکەوێتەوە. ئەمەش دەبێتە هۆکاری درێژبوونەوەی سەرەی چارەسەرکردنی نەخۆشەکان کە زۆربەی جار دوای 6 مانگ سەرەی پشکنین و چارەسەریان بەردەکەوێت. لە ئەنجامدا یا نەخۆشیەکە تەشەنە دەسێنێت و چارەسەری قورستر و دەرفەتی چاکبوونەوەیان زۆر کەمتر دەبێت یا هەندێکیان گیان لە دەست دەدەن بێ ئەوەی چارەسەریان وەرگرت بێت. خاڵی چوارەم، پێویستی هەموارکردنی یاسای ژمارە 11 ساڵی 2012. ئەم یاسایە لە سەردەمێکدا دەرچووە کە تەنها 50 نەخۆش سەردانی نەخۆشخانەی هیوای دەکرد. لە ئێستادا کە نەخۆشی شێرپەنجە زیادی کردووە و نەخۆش لەسەر تاسەری عێراقەوە ڕوو دەکەنە نەخۆشخانەکە، چیتر ئەو یاسایە لەگەڵ بارودۆخی هەنووکەیی نەخۆشخانەکەدا ناگونجێت. لەگەڵ ئەم یاداشتەدا زانیاری سەبارەت بە نەخۆش لە شارەکانی تری عێراق هاوپێچ دەکەین. خاڵی پێنجەم، هۆکارەکانی زیادبوونی شێرپەنجە. بەپێی لێکۆڵینەوەکان یەکێک لە هۆکارەکانی زیادبوونی نەخۆشی شێرپەنجە لە جیهاندا پیسبوونی ژینگەیە، کەمی وەرزش و خواردنی ناتەندروستە. شاری سلێمانی یەکێکە لەو شارانەی کە زۆرترین ژمارەی نەخۆشی شێرپەنجەی هەیە. بە بۆچوونی پزیشکان و پسپۆری شێرپەنجە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگەی شارە بۆی ئەو کارگانەوەی کە چاودێری پاراستنی ژینگە و بەکارهێنانی فیلتەر ناکەن. ئەمە جگە لە کێشانی جگەرە و نێرگەلە و خواردنی ناتەندروست و کەمی جوڵە، کەمبوونەوەی سەوزایی و فرێدانی خاشاکی زۆر لە شوێنی نەگونجاو، دانانی ژمارەیەکی زۆر لە بورجەکانی گواستنەوە و گەیاندن لە شوێنی نیشتەجێبوون کە ئەگەری توشبوونی ژێرپەنجە زیاد دەکات. خاڵی شەشەم، نەبوونی دەرماڵەی پێویست بۆ دکتۆرەکان و کارمەندەکان. بەردەوامی قەیرانی ئابووری بۆتە هۆکاری نەدانی موچە لە کاتی خۆیدا و نەدانی پارەی بەدڵ عیادات لە مانگی یەکی هەموو ساڵێکەوە بەهۆی بڕۆتینێکی زۆرەوە لە نێوان وەزارەتی دارایی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. هەر بۆ نمونە تا ساتی نووسینی ئەم یاداشتە 11 مانگە وەریان نەگرتووە. ئەمە شۆکاری کەمبوونەوەی سەرچاوی مرۆیی نەخۆشخانەکەیە. گەروا بڕوات زیانێکی زۆر بە نەخۆشەکان دەکەوێت. خاڵی حەوتەم،
خۆبەخشەکان نەخۆشخانەی هیوا لە سەدا چلی توانایی مرۆیەکانی نەخۆشخانەی هیوا پێک دەهێنن کە ئەمە ژێزێکی کاری گرنگە بۆ نەخۆشخانەکە کە پێویستە ئەم خۆبەخشانە لەلایەن حکوومەتەوە دابمەزرێنرێن هەموو ئەو ساڵانەی کە کاریان کردووە بە خزمەت بۆیان حساب بکرێت. خاڵی هەشتم نەبوونی شوێن بۆ نەخۆش و بچووکی بینای نەخۆشخانەکە بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا ساڵانە 3000 نەخۆشی کەیسی نوێ تۆمار دەکرێت بۆ نمونە لە ڕێکەوتی 12/4/2022 و جێگە نەبووە بۆ نەخۆشانی فریاکەوتن تا چارەسەر وەربگرن. بێشوێنی و بچووکی نەخۆشخانەکەش بۆتە هۆکاری مەرگی هەندێک لە نەخۆشان. ئێمە لێرەدا کار بۆ ئەوە دەکەین کە فشار بۆ دروستکردن بکرێت بۆ دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە کە بەشەکانی چارەسەر بە تیشک و سنتەری شانەزایی، سنتەری سالاسیما و سنتەری چاندنی مۆخی سووری ئێسک لەخۆ بگرێت. پێشنیار بۆ چارەسەرکردنی کێشەکان پێویستە بە زووترین کات پەرلەمانی کوردستان بەپێی ڕەژنووسێک لە نەخۆشخانەی هیوا ئامادەی کردووە میکانیزم و ڕێنمایی خەرجکردنی داهاتی سندوقی کۆمەک پەسەند بکات و بیخاتە بواری جێبەجێکردنەوە. ڕێگە نەدرێت پارەی سندوق بۆ هیچ مەبەستێکی دیکە بەکار بهێنرێت لە ڕێگەی خەرجکردنی بڕی 3 بۆ 5 ملیار دیناری مانگانە لە پارەی سندوقی ژێرپەنجە. لە ڕێگەی ئەم بڕەپارەیەوە زۆربەی کێشەکانی هەموو نەخۆشخانە و سنتەری شێرپەنجە چارەسەر دەبێت. بە پێویستی دەزانین بە زووترین کات سنتەری دەستنیشانکردنی پێشوەختەی شێرپەنجە لە سلێمانی بکرێتەوە چونکە ئامارەکان نیشانمان دەدات کە زۆرترین ڕێژەی توشبووان لەم شارەدایە. ئەمە جگەلەوەی نەخۆشانی شێرپەنجە لەسەر تاسەری عێراقەوە ڕوو لەم پارێزگایە دەکەن. خاڵی سێهەم پێویستە بەپێی یاسا فشار بخرێتە سەر خاوەن کارگەکان تاکو گرنگی بە دانانی سیاسەتی ڕەچاوکردنی ژینگە پارێزی بدەن. پێویستە سیاسەتی ڕوون و تۆکمە بۆ ڕێگرتن لە پیسبوونی ژینگە و ئاوهەوای کوردستان دابڕێژرێت. ئەویش بەڕاوێشکردن لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆڕی ئەو بوارە. جەخت لە بەکارهێنانی فیلتەر و ئامێری پێویست بکرێت تا ڕێگری بکرێت لە تێکەڵبوونی پاشەڕۆی ئەو کارگانە بە ئاوهەوا و خاکی ناوچەکە. خاڵی چوارەم پێویستە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و میدیاکانەوە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هۆشداری و هۆشیاری تەندروستی لەسەر زیانەکانی نێرگەلە و جگەرەوە بۆ دایکان و باوکان و بڵاو بکرێتەوە. خاڵی پێنجەم پشکنینی ساڵانە بۆ ژنانی سەر و تەمەنی 40 ساڵ میکانیزمی گونجاو دیاری بکرێت تا بە زووترین کات نەخۆشیەکە بدۆزرێتەوە. ئاشکرایە کە ئەگەری نەخۆشی شێرپەنجە لە سەرەتادا بێت تەشەنە نەسێنێت. ئەوە چارەسەرکردنی ئاسانە و دەتوانرێت نەخۆشیەکە بنەبڕ بکرێت. بەڕێزان کۆمەڵێک خاڵی ترمان بۆ عێراق بۆ پەرلەمانی عێراق و هەروەها بۆ وەزارەتی تەندروستی عێراق هەمان کات بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی لە بەغداد. یەکەم یەکێک لەو کێشانەی کە هەیە نەبوونی بڕی پارەی پێویست نەناردن و سەرف نەکردنی هیچ بڕەپارەیەک بۆ سنتەری چاندنی مۆخی ئێسک لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆتە هۆی کێشەی گەورە بۆ نەخۆشەکان. ئەمە لە کاتێکدا زیاتر لە 20 بۆ 30 لە نەخۆشەکان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە سەردانی سنتەرەکە و نەخۆشخانەی هیوا دەکەن. بۆ زانیاری بەڕێستان سنتەرەکە تا ئێستا لەسەر ئەرکی خۆی 67 نەخۆشی ڕەوانەی دەرەوەی وڵات کردووە. خاڵی دووهەم دابینەکردنی دەرمان بەپێی پێویست. حکوومەتی عێراق پێویستە ڕەچاوی تەقدیر الحاجە بکات بەپێی پێویستی جۆری دەرمانی نەخۆشخانەکە دەرمانیان بۆ بنێرێت نەک ڕێژەی لە 111 هەر دەرمانێک وەک ئێستا باوە چونکە وەک ئاماژەمان پێدا لە 120 نەخۆشان لە خوار و ناوەڕاستی عێراقەوە بۆ چارەسەر ڕوو لە نەخۆشخانەکە دەکەن و بە پێویستی دەزانین بە زووترین کات ڕێژەی دەرمانی نەخۆشخانەی هیوا زیاد بکرێت. خەمساردی حکوومەت لە ئاستی توشبانی ژێرپەنجەدا تا ئێستا
هیچ ڕێکارێک بۆ کەمکردنەوەی ڕێژەی توشبووان بە شێرپەنجە نەگیراوەتە بەر. ئەویش بۆ نمونە لە ڕێگەی بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی، کواڵیتی کۆنتترۆلی دەرمان و خواردن و کارگەکان، جگە لە نەبوونی سنتەری پێویست بە پشکنینی پێشوەخت، بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان بە شێرپەنجە و بێباکی حکوومەت لەم کێشە گەورەیەدا زەنگێکی مەترسیدارە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان وا بڕوات مەترسی کارەساتی گەورەی مرۆیی لێ دەکەوێتەوە. گرفتی گواستنەوەی دەرمان مناقەلا لە کاتی زیادبوونی بڕی ئەو دەرمانانە بۆ چارەسەری شێرپەنجە بەکاردێن لەلایەن بەغدادەوە دێن بۆ نەخۆشخانەی هیوا. لە کاتێکدا پارێزگایەکی تر ئەو دەرمانانەی پێویست دەبێت لە نەخۆشخانەی هیوا دەیانەوێت نەهێڵن بەسەر بچێت، باشتر وایە بۆیان بگوێزرێتەوە. گرفتی نەبوونی دەرمانی ئازارشکێن لە گروپی ئۆپیۆت. لە ساڵی 2007 نەخۆشەکان لە نەخۆشخانەی هیوا گیرۆدەی ئەو گرفتن چەند جارێک هەوڵ دراوە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانیەوە بە مەبەستی دابینکردنی ئەو دەرمانانە، بەڵام ئەوان پێیان ڕاگەیاندراوە کە لە دەسەڵاتی ئەواندا نییە ئەو جۆرە دەرمانانە دابین بکەن. دوجار لە مانگی 2021دا داوا لە سندوقی کۆمەکی شێرپەنجە کراوە دەرمانەکان دابین بکرێت کە بەڕێز وەزیری تەندروستی سەرپەرشتیاری بووە، بەڵام بەداخەوە تا ئێستا دابین نەکراوە. بەڕێزانەوە یاداشتەکەمان بوو بە ناوی دەستەی داکۆچی کارانەوە جارێکی تر بە خێراتنی هەمووتان دەکەین. سپاس.